ساڵانە لەسەر پێشنیاری فڕۆکەخانەی نۆڵدی سلێمانی دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق مؤتەمەرێک و پێشنگایەکی لەسەر ئاسی عێراق ئەگرێت بۆ هەموو فڕۆکەخانەکانی عێراق و ئەو لایەنەی کە پەیوەندیان بە گواستنەوەی ئاسمانی هەیە. لە ساڵی 2014 لە فڕۆکەخانەی سلێمانی کرا و ساڵی 2007 فڕۆکەخانەی سلێمانی سەرپەرشتی ئەو کۆنگرەی کرد لە سلێمانی. ئەم ساڵ فڕۆکەخانەی بەغداد سەرپەرشتی کردنەوەی پێشنگایەک و هەروەها ڕێخستنی مؤتەمەرێک بۆ هەموو فڕۆکەخانەکانی شارستانی عێراق و چەندین کۆمپانیا و لایانی تایبەتمەند بە گواستنەوەی ئاسمانی بەشداری ئەەکە. ئەمە وەکو فڕۆکەخانەی سلێمانی بەشداریەکی سەرەکی ئەم کۆبوونەوەین لە پێشنگاکە بە شوێنێک بەشداریمان کردو کە تایدا نووسین و هەروەها چالشەکانی فڕۆکەخانەمان تیا بەیان کردووە و خەڵکانێکی زۆر دێن سەردانی ئەردەکەن و من وەکو بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی سلێمانی لە مؤتەمەرەکە لە پەنەڵێکە بەشدار ئەبم بۆ باسکردنی ئیمکانیات و ئەو پێکاتەی کە لە فڕۆکەخانەی سلێمانیایە و ئەو پێشکەوتنانی کە فڕۆکەخانەی سلێمانی لە ڕابردووە بە دەستی هێناوە بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو بەرەزانی کە لە پشتی فڕۆکەخانەوە کارەکەم و هەروەها گەشە سندنی فڕۆکەخانەوە دەوری فڕۆکەخانە لە پێشخستنی بواری ئابووری وار و بازرگانی کللتوری و هەروەها پەیوەندی دەوڵەتەکان لەسەر ئاسی هەرێمی کوردستان و عێراق و پێگەی فڕۆکەخانەی سلێمانی لە سەر ئاسی عێراق هیوادارین ئەم مؤتەمەرە بێتە هۆی زیادکردنی چالشەکانی فڕۆکەخانە، زیادکردنی پەیوەندەکانی فڕۆکەخانە و دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق کە ئێستا فڕۆکەخانەی سلێمانی بە یەکێک لە باشترین فڕۆکەخانەکانی تری عێراق ئەژمار دەکرێت و دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق پاڵپشتێکی گرنگی ئێمەیە بۆ جێبەجێکردنی کاروبارەکانمان و وبێ دەکەین کە هەردوو فڕۆکەخانەی سلێمانی هەولێر لە هەرێمی کوردستان بنە دەواازێکی گرنگ بۆ گەشە سەندنی هەرێمی کوردستان و زیادکردنی چالشەکانمان.